سەڵام سڵاو ڕێز و حرمەتمێ بۆ ئێوە هاوڕێیانی تەلەڤیزیۆنی پارتۆ هیوادارم ئەم کاتەوە هەموو کاتێکتان بە بەختەوەری کامەرانی زۆر خۆشحاڵم کە بە بەرنامەیەکی دیکە لە بەرنامەکانی تەلەڤیزیۆنی پارتۆ گەڕامەوە بۆ لایەوە بۆ ماڵەکانتان لەم بەشە لە بەرنامە وتوێکێکمە بێت لەگەڵ هاوڕێ ساڵحی سەرجاری و باسی تەوەری ئەمڕۆمان لەسەر قسەکانی خامنەی وەزێتێک هەیە کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە ئەگەرەکانی وەزیەتە و چاوخشاندنێک بەسەرەوە کە بەرەو کوێچێت وەزیەتە. هاوڕێ ساڵحی سەرجاری زۆر زۆر سپاسمانەکەم کە داوەتی منتان بۆ بەرنامەیە بۆ قبوڵ کرد. هەڕێ سەیوانگیان منیش سپاسان دەکەم کە ئەم وەختتان لە اختیار منە ناسڵامەیە بۆ خۆت و هاوکارانت و هەروەها بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ فەرموون. زۆر زۆر سپاسانەکەم. ئەگەر مناسب ببینن هاوڕێ ساڵحی سەرجاری بۆمە دەست پێکەین کە وەزعیەتی ئیتەی ناوچەکە چۆنە، وەزعیەتی منتەقە چۆنە. ئێمە زانین کە چەند مایەکە لە وەزعیەت لە منتەقە شەڕە، وەزعیەتی عێراق، ئەفغانستان، یەمەن هەمووانە پێم خۆشە زۆر بە کولی باسی ئەو وەزعیەتەکە بکەیت کەیسە وەزعیەتی ناوچەکە چۆنە بینن، دوای حتمما نەگەڵێنەوە بۆ ئەوکە جمهوری ئیسلامی و نەخشی ئەوە و ئەم وەزعیەتە کەیسێن ڕۆی بین. بەڵێ هەموو کەس ئەزانێ کە الان بەداخەوە لە منتەقەکە و شاید لە سەراسەری دنیا ڕاستەکەی منتەقەکە وەکو بشکەیەکی بارود وایە کە جارجار چزانم لێی مەسرەفەکەن و هێشتا بە کولی نەتەقیوەسەوە، بەڵام ڕۆژانە لە ملاولا لە خاوەرمیانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئوکراین و رووسیا و باقی شوێرەکانی تر ئەم شەڕە بەردەوامە، خەڵکی فەقیر و هەژار سوتەمەنی ئەم شەڕەن و شەڕێکە لە ئاستی هەم دنیا هەم لە ئاستی منتەقا بۆ بەرژەوەندی دەوڵەتە زلهێزەکان، دەوڵەتهای مرتەجع و مستەبدی منتەقە بەردەوامە و بەتایبەت لە 7 ئۆکتۆبرەوە کە لە غەزا ئەم شەڕە دەستی پێکردووە و ئیسرائیل دەستیاوەسە نەسڵ کوشی 40 هەزار نەفەری کوشتووە تایسە لە غەزا. خۆب جمهوری ئیسلامی هەمیشە تەرەفدار و ئەوانەی حەماس بووە کە هێزێکی تۆریستیە و عامر جمهوری ئیسلامی و جمهوری ئیسلامی بۆ ئەوە کە خۆی دەرباسکە لەم هەموو قەیرانانە و مدعیە و داوای بەشەکە و بۆ ئەوە بوحرانەکان ناخۆی حەلکە لەخەرەن هێزگەلێک مرتەجع و کۆنەپەرستی لە ملاولا هەیە تەیاریانەکە ئیمکانات خاتە اختیاریان و سیاستەکان ئەو لە منتەقە ئەبەنە بەرەوە کە یەکێ لەو هێزانە حەماسە یا حیزبوڵای لوبنانە یا حوسیەکان و لە یەمەن و حەشتی شەعبیە. ئەم شەڕەکە لە غەزا هەیە و بەداخەوە شاری غەزە لەگەڵ خاکە تقریبەن یەکسان کراوە، هەروە کە عەرزمکردن زۆر کەس کوژیاوە، هەر درێژەی هەیە و ڕۆژ بە ڕۆژ قوڵترە بێ. ئەوانە وا دەستیان پێکرد لە هەردوو لایەنەوە ناتوانن هیچ ڕێگەیەکیان بۆ نەماوەسەوە، هیچ ئاسۆیەک نییە بۆ حەلکردنی خۆیان خصوصە ناو شەڕێ کە هەر کام ئەمانە ئەگەر عەقەبنشینی کەن چێک مەسەڵەن دەوڵەتی ئیسرائیل فەرزکە یەکێ لە تەرەفەکانە واقعاً ئایسە حەزەکە ئەم شەڕە ئیدامەی بێ، ئەو دەوڵەتە دەسەڕاستیە کە نتانیاهۆ لە سەدریایە چون نەزانێ بە مەحس ئەوە ئارامشێ بێ ئاتەش بەسێ بێ هەر خەڵکێوە هەموو ڕۆژیان لە خیابانە و خەڵکی ئیسرائیل و داوای گرەوگانەکانیانەکەن و بەشێ زۆریان داوای سۆڵحەکەن ئەم دەوڵەتە دەسەڕاستیەی نتانیاهۆ حتمما لابن. لەو لایشۆ حەماس و ئەوانە هەن کە ئەگەر ئەوان ئەو حەمڵەیانە بە ئیسرائیل دەست پێ کرد، ئەگەر ئەوان ئەقەمنشینیکەن یا پاشەکشێکن ئیدعاکان جمهوری ئیسلامی و ئەم هێزە تۆریستیانە لە منتەقە پوچەڵ ئەبێتەوە. بۆیە بەداخەوە شەڕەکە هەر ئیدامەی هەیە و شتێوا لەم بەینا بە نەزەر من تایبەتی تر بوو ئەوە بوو کە لە ڕۆژی گوزەشتا دەوڵەتی ئیسرائیل حملەی کرد بە شوێنێک کە ظاهرەن کۆنسولگەری جمهوری ئیسلامی بووە لە دمشقا، 7 نەفەر لە گەورە فەرماندەهان و مشاورینی کوشت، هین سپای پاسداران و سپای قودس و ئەمە ئەلعان خامنەی پێرەکە دەستی کردووە بە ڕجەسخانی
وێژێ ئێمە ئەم تەلافیەکەین و هەردوو لە ئەلعان مەسڵان بەحسیان ئەوەسە بەتایە جمهوری ئیسلامی کەیسە ئەم زەربە قورسیە خوارەوە تا ئیسا هەر خواردوویە و هەر و توێسی قەرەبوویەکەمەوە نەیتوانیوە ئەم جارەیتر خودە خامنەیە تووسە جواب و گەرەکیە مەسەڵەن کارێک بکە ئەوێش حمڵە بە نازانم بە مەنافعی ئیسرائیل یا لە ناو ئیسرائیل یا لە ئەترافا یا مەنافعی ئەمریکا تا ئیسا ئەم نەوعە لە حملاتە بووە مەسەڵەن وەختی قاسمی سلەیمانی کوژیا زەمان ترامپ حاڵیان کرد پایگای عین الئەسەد ئەڵبەتە بەر لەوە خەبەریاندا بوو بە ئەمریکایەکان بۆ ئەوە تەلەفات لەوێ نەبین و هەروەها بەڵام ئێستا ئیتر ئەم جارە بۆ جمهوری ئیسلامی بووە بە حیثیەتی وەم هەڕەشە و گوڕشەکەن کە حملە ئەکەن و کارێکەکەن هەر بۆیە فرێ لە مەسەڵەن خەبەرگوزاریگەر یا مەنابعی ئیطلاعاتی ئەوانە وەکو بلومبرگۆوانە یا ڕۆیتر وتیانە لە چەند ڕۆژ ئایندا احتماڵی جوزانم حملاتێکی قرس هەیە لایەن جمهوری ئیسلامیەوە لەو لاشۆ ئیسرائیل و توێسی ئەگەر ئێران حمڵەمان پێ بکە ئێمە بەداخڵ ئێران حمڵەکەین ئەم وەزعە ها لە ئاراوە بەداخەوە وەزعەکە ڕۆژ بە ڕۆژ خراپترە بێت لە شەڕ نزیکترە بێتەوە خب سیاسەر کامیان جۆرێکە مەسڵەن ئیسرائیل گەر سوالکەی دوایی حتمما تۆزێ حەدەم لەو موردەوە دەوڵەتی ئیسرائیل حەزەکە ئەم شەڕە لەگەڵ ئێرانە بکە بۆ ئەوە خەریکە شکست دەخوا بە جۆرێک بەنزم بنبەستا قاری گرووە دەوڵەتهای منتەقە و خەڵکێ زۆر کە لەوە بەر دەوڵەتهای ناتۆ و لە سەدر گشتیانەوە ئەمریکا پشتیوانی و حامی ئیسرائیل بوون ئیسا بەرحاڵ مقدارێک تافشا قاریان داوە و بۆیە گەرەکیە ئەمریکا وارد ئەم شەڕە بکە ئیسرائیل بۆ حملەوە کردی بە ئێران من شاید پێم وابێت بتوانین لە دوو پرسیارە کۆی بکەینەوە بەڵام پێشەوە کە بچمە سەر باسی قسەکانی خامنەیی وایە تا چەندێ مەتوانێت واقعی بێت یام پەڕەشانەکەی کاوە خودی ئیسرائیل کە چنێک پێی خۆشە مەزێتەکەیانی کات پێم خۆشە بەلەوە کە بگەینە ئەو قۆناغا بەس لە منتەقە بکەین ئایا دەوڵەتەکانی منتەقە دەوڵەتە لەناو کەوانە زلهێزەکانی منتەقە و دنیا چۆن تماشای مۆزیەتەیەکە نایە مۆزیەتە بە نەفیانە بە زەرەریانە چۆن هەڵیێستانیان لە مۆزیەتە ئەمە بە جۆرێک دابش بوون بەسەر دوو بەسە بەشەیەکی کە مەسەڵەن ئەمریکایە و ئینگلیس و بە تۆر کولی ناتۆ و ئەوانە بەشێکی خۆب غێرە مستەقیم رووسیا و چین و ئەوانە کە مەسەڵەن لە مقابڵیان نەکردوە لەگەڵ ئیسرائیلا وەرێ بە جۆرێ لە ئەو جبهەکەی ترە قەراریان گرتووە بۆیە مەسەڵەن وەزعەکە ئاواسە ئەم هەڕەشە و گوڕەشە و شتەوە هاتۆ سەبەرەوە تازایی رووسیا و توێسی داوای ئەوە بووە کە مەسەڵەن کەمێ بە ئارامتر خیشتەنداری بە قەول فارسی یەژێ بیکەن دەوڵەتهای عەرەبی منتەقە کە قرار بوو لەگەڵ دەوڵەت ئیسرائیلا وارد پرۆسەی سۆڵح بوون و بەعزێکیان کردیان ئەم جەنایەتەوە نەسڵکوژیەوە ئیسرائیل کردی لە غەزا بۆ باعث ئەوان مەسەڵەن بە دەرەجاتێک دوور کەوتونەوە لە ئیسرائیل و بەرحاڵ هەر کەس لەسەر ئەم مەوزوعە فرە کەس و فرە دەوڵەتەکان داوایان ئەوەیە کە ئاتەش بەس بێ گرەوگانەکان بگۆڕنەوە لە نەهایەتا بۆ ئەوە کە ئەم مەسئلەی فلستینە تەواو بێ و ئەم شەڕە کە 56 ساڵە ئیدامە هەیە بە ئاخر بگات ئەوەسە کە مەسەڵەن دەوڵەتی فلستینیش بەڕاستیە بناسێ وەکو دەوڵەتی ئیسرائیل و لە کەناریەکە زەندگی کەن و ئاوەها بەڵام هەر کام لە ئەم دووبەرە چه ناتۆ بێ یا رووسیا و چین بێ یا دەوڵەتهای مرتەجعی منتەقە وەکو عەرەبستان و ئوردون و مسر و ئەوانە هەر قەتەر هەر کامێکیان مەنافعی خۆیان تاقیبەکەن لەکوێ مەنفعاتیان بێ بەرمەبنای ئەوە مەوزە ئەگرن و بەشێک لە هێزگەلێکتر هەن غێز دەوڵەتەکان ئەس جملە ئەرزمکردن نیروگەلێکن وا بە سەر بە جمهوری ئیسلامین و مرتب ئەوانش ئاتەش بیار ئەم مەعرەکەنە بەڵام تاوە نازەوە هەڵەگەڕێتەوە بە خاترە و جەنایەتە قورسەوە ئیسرائیل کردی لە ئەوەڵۆ ئەگەر کشوەرگەلێ چوونە پشتی و نازانم حەقی دفاعیاندا پێ فڵانی فسەر وەلێ ئەوە ئەم جەنایەتی کرد و ئەو شای لەگەڵ خاکە یەکسان کرد و هەزاران هەزار ئینسانی کوشت و خەڵکی ئاوارە کردووە
بەشێ زۆر لە خەڵک لە دەوڵەتەکانیش حتا تحت فشار خەڵکەکانیان کە لە وڵاتەکانە ئاعترازیان کردووە و زدە جەنگ وێساون و داوای ئاتەش بەسەکەن و ئیسرائیل نابێت لەمە زیاتر هین بکات جنایەت بکات ئەمانە مەسەڵان ئەو پشتیوانیە قورس و قایمەیان لە ئیسرائیل هین نەکردووە لەو لایشۆ هەرچی ئەو گشتی ئەزانێت کە ئەمە تەرەفێک وە هەم حەماسە و جمهوری ئیسلامی و حیزب الله و حوسیەکان و ئەوانە ئەمانە واقعان هەم دەوڵەت و هەم سازمانگەر تۆریستین هەرکوێ پێیان ناوە غەیرەز کوشتن و ترۆر و ئەوانە هیچ نەبووە دەرنەتیجە بەتایبەت خەڵکی متەمەدن لە سەراسەری دنیا بەرامبەر بە هەردووکیان وێساوە و مەوزعی هەست و داوای خاتمەی ئەم شەڕە و ئەوە کە بە ڕێگە حەلێ بگەن هەردوو وڵاتەکە تەشکیل یانێ وڵاتی فلستین یا کشۆی فلستین لە مرەتەب ئاتەش بەس بەخشن ناوەلێ مرەتەب مزاکرە و ئەوانە لە میسر و لە قەتەرا ئیدامە هەیە بەڵام تا ئیسا بەداخەوە کە بەنەتیجە بگەن نەگەیشتون سپاسانەکەم تقریبن 5 دقیقەونی وەختمانەیە بۆیە پێم خۆشە ئەم وەختیشە بدەم بێەوە بۆ جوابدان بەم پرسیاری ئاخری منەوە هەروەگەن شتێککە من لەبیرم چ بێت و خۆش باسیکەن پرسیاری ئاخرەکەمەوەیە کە ئەم قسانەی خامنەی ئەم تهدیدانەکەی کات تا چەندێک واقعیە تا چەند توانێت سەڵ ببێت یا ئەگەری ئەم شتە هەیە و لە پاڵیا خودی دەوڵەتی ئیسرائیل خودی حکوومەتی ئیسرائیل چەندی نیازی هەیە بۆ مەزیەتە و بەم تهدیدانە و تا چەندێک توانێت کەڵکی لەوە لە دەوڵەت ئیسرائیل و دەست پێ بکەم بە تۆر واقعی هەرچەند ئیسرائیل غەزەی لەگەڵ خاکە یەکسان کە و خەڵکی زۆری کوشتووە بەڵام مەوەفەق نەبووە ئەوە 6 مانگ لەو داستانە ئەو گزەرێ هێشتا شەڕ ها لە غەزا هێشتا لەوێ شەڕ هەست و خۆشیان ئێدعایان نییە کە ئەوە مەسان حەماسیان تێکداوە دەرنەتیجە لە بوونبەستێکا قراری گرتووە ئەمە لە لایەکترۆ ئەوان بەحسیانەوەسە کە دەوڵەت جمهوری ئیسلامی لەم وەزع کەڵکی وەرگرتووە و ئەم مەسئلەی دروستکردنی بۆمبی ئەتۆمیەی پێشرەفتی زۆری کردوە لە دووسێ ڕۆژا بردووە بە تایبەت زۆر لەسەر ئەم مەسایلە قسە کرا لە ئاژانسی ئەنرژی ئەتۆمی و چودام ئەو نەهادە بینالمەللیانە قسەوەسە کە جمهوری ئیسلامی بە سورعەت بەرەو دروستکردن ئەم بۆمەچێت دەرنەتیجە ئەمە بلەخەرە تەرفەندێکەوە ئیسرائیل هەمیشە هەستی شایدیش هەر واقعی بێ کە ێژن جمهوری ئیسلامی ێژێشە ئیسرائیل نابود بێ و خەریکە بە بۆم ئەتۆم دەست پیاکە وەختێ بۆم ئەتۆمی بێ خەتەری لە بینبردنی ئیسرائیل هەیە ئەمە لایەکۆ ئیسرائیلە بۆیە ئەم شەڕە ئاوا ئیدامە بەشێکیەوەسە لە ئەسەر ئەم وەزعەوە هاتۆسە بەرەوە ئەمریکا و ناتۆ بە دەرەجاتێکی کەم لە وەکو جاران پشتیوانی ئیسرائیل ناکەن حتا قەتنامەگەلێ وا سادر بوو مەسەڵەن ئەمریکا ڕێی ممتەنعیدا و خود لەبار نزامیشۆ ئەلعان کە عەرزم کردن ناتوانێ بە تۆر کولی حەماس لە غەزە و ئەوانە لە بین بە تحت فشایە دەنتیجە گەرەکیە ئەمریکا بێت بە پشتیوانی و چۆن ئەتوانێت ئەمریکا بێت پشتیوانی لێ بکا کە ئیمڕۆ ئەڵبەتە بایدن وتی ئەمە بەتەواو کەماڵ پشتیوانی لێەکەین ئەگەر جمهوری ئیسلامی وارد ئەم شەڕە بێ بۆیە گەرەکیە پای جمهوری ئیسلامی وارد ئەم شەڕە بکە دەنچە نیازی هەست غێرەزەوە جمهوری ئیسلامیش بلەخەرە زەربەی قورسی لێکەوتووە و بۆی حیسیەتیە کە مەسەڵەن ئەقدامێ بکە من لە سوعالی پێشوا وتم جارجار لە مەقابڵ کوشتن قاسم سلێمانی یا بۆمبارانکردن مەوازە ئەوان لە سووریا یا لە عێراقا ئەقداماتێکی کردووە 4 موشکی فرەداوە مەسەڵەن بۆ ماڵ کابرایەکی سڤیل لە ئەترافی هەولێرە کە خانەوادەکەیشی و خۆشی کوشت و کە گوایە وتیەوە ئیسرائیلی تایە و جاسووی ئیسرائیلن تا ئیسە بەمە ئکتفای کردوە بەڵام کوشتن ئەم چەند کەسە لە ئەو کونسولگەریا بەزاهر و ئیدعایەوە جمهوری ئیسلامی ناتوانێت ڕەحەت ئاوا بێت تیاماوە سۆ کە ئەگەر زەرب چودانم حملەکە بە خاک ئیسرائیل بە موشک لەلایەکۆ وارد شەڕێکی قورسە بێ و دەرەقەت ئیسرائیل نایە و بیانوە بدەست ئیسرائیل و خۆ نیروی هەوایی ئیسرائیل بە تۆر واقعی بە کۆمەک
ناوەگانی ئەمریکا و ئینگلیسوانە تەفەوقی هەست بەسەر ئێرانە ممکنە ڕێگە بکرێتەوە حملە بکەن بە ئێران و بە تەسیسات ئەتۆمی و بەرحاڵ ئاوەها. بۆیە جمهوری ئیسلامی بەم ئاسانیە مل نادا ها لە فکر ئەوە ها لە بیر ئەوە کە لە گۆشەیەکۆ مەسەڵەن کارێک بکە بۆ نێژێ هیچمان نەکرد. من پێم وانە جمهوری ئیسلامی لەو شرایەتا بێ ئەلعان وارد شەڕێکی سەر و ماڵی بێ، چون ئەگەر وارد ئەم شەڕە بێ و حملەکە بە ئیسرائیل بە جۆرێ قەتعاً ئەمریکا وشتە دەخاوەتەکەن و ئەمە بەزەرەر جمهوری ئیسلامی و جمهوری ئیسلامی لە خۆی ئەترسێ. بەرحاڵ بەنظر من ڕۆژهای ئایندە دیارەکە من فکر ناکەم شەڕێکی قرس و بەربڵاو فعلەن بەوجود بێت بە تایبەت لایەن ئێرانەوە. ئیسرائیل عەرزم کردم حەزەکە بەمە احتیاجی ئەسپەی، بەڵام جمهوری ئیسلامی نیگەرانێ لێی هەرچەند جمهوری ئیسلامی ئەگەر کارێک نەکات لەم ڕابتا ئیتر خەڵکی دنیا و خەڵکی ئێرانیش بە ئەوە کە ئەم فشاکەن و هیچیان لێ نایە و لە مەقابل ئیسرائیل زەعیفن ئاوا چاو لە قەزیەکەن و ێژنە هەر ئێدعایان نیە و هیچیان پێ نەکرا بلەخەرە ها لە فکرەوە کە کارێ بکە لە عین حاڵا کە کارێکی کردووە توو شەڕێکی قورس نەبێ بزانین چۆن ئەچێتە بەرۆ لە داهاتووە. زۆر زۆر سپاسانەکەم هاوڕێ ساڵحی سەرداری بۆ بەشداریکردتان لە بەرنامەیەم بووە. منیش سپاسدانەکەم. بینەرانی عزیز زۆر زۆر سپاسانەکەم کە بینەر و بیسەری بەرنامەیەم بۆی تلڤیزیۆنی پەرتەو بوون. شەوێکی خۆش و ڕۆژێکی باشترتان بۆ ئاواتەخوازم.